لە شاری کەرکووکی خۆشەویست ئەوەی کە هەیە چوار پرۆژە هەیە ئێستا لە شاری کەرکووک کە لەم ڕۆیە دەستگای مرۆیمان بەسەری ئەکاتەوە وەکو چالاکی و وەکو پرۆژەش یەکێ لەوانە دابینکردنی بابەتی خۆپارێزی بووە بۆ سەرجەم خوێندکارانی زانکۆی کەرکووک لە زانکۆی کەرکووک ئەنجام درا و دووەمیان سەردانیکردنی نەخۆشخانەی شێرپەنجەیە کە وەکو جەنابی دکتۆر ئاماژەی پێکرد ئێمە ئەمە وەکو سەردانی سەرەتایە و لە قۆناغەکانی ئایندەیە ڕاستە کۆمەڵی بابەتی خۆپارێزی و تایبەت بە نەخۆشخانە هاوکاریمان هێناوە بەڵام لە قۆناغەکانی ئایندەیە بەردەوام ئەبین لە خزمەتکردن و هاوکاریکردنی ئەم نەخۆشخانەیە هەروەها لە هەمان کاتە ئەمڕۆ لە شاری کەرکووک دوو چالاکی تری دەستگای مرۆیمان بەڕێوە ئەچێ یەکیان پرۆژەیەکە بۆ بەناوی گەڕانەوە بۆ ژیان بۆ نابیستەکان لە ڕێی هوەرەوە لە ڕێی شانەوە کە ئەنجام دەدرێەوە هەروەها دامی لایەنە هوەرەکە بیرمان نەچێ شاری کەرکووک کە شاری چەپکە گوڵەکەیە ئەوەی کە وابەستەی کردووە نەسیجی اجتماعی ئەم شارە تێک نەچێ دابوونەریت و کولتور و هوەرە بۆیە لە چوارەم پرۆژەمانە بەردەوامبوون دامی ناوەندی عەلی مەردانە بۆ مەقام بۆ سەرجەم نەتەوەکانی شاری کەرکووک و ئێمە لێرەوە ڕایەگەێنم کە وەکو دەستگایەکی عراقی کوردستانی دەستگای مرۆیی مام لە نزیکترین دەرفەتدا ئۆفیس لە شاری کەرکووکە کاتەوە وابەستە بە دروشمەکانی ئاشتی پێکەوە ژیان گەشە پێدان چالاکی و پرۆژە بۆ سەرجەم نەتەوەکان ئەنجام ئەدا بەبێ جیاوازی وەکو جێبەجێکردنی ئەرکێک.